بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە خزم و کەسوکار و کاربەدەستانی سیاسی و ئیداری و سەربازی و توێژی جیاجیا تەرمی دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری پێشووی کەرکۆک لە پیرمان بە خاکسپێردرا. لەسەر گۆڕی کاکەم ئێمە هەر پێمانەوت کاکە پەیامی من ئەوەیە کەوا بەردەوام بین لەسەر ئەو کارەی کە ئەو دەستی پێ کردووە هەر لە مناڵیەوە هەتاوەکو ئەمڕۆ کە بە خاک سپێردرا. پەیامی ئێمە ئەوەیە کەوا یەکگرتوو بین، پەیامی ئێمە ئەوەیە کەوا قەت کوردستانی گەورە لەبیر نەکەین، پەیامی ئەوەیە قەت کەرکووک لەبیر نەکەین. کەرکووک بەشێکە لە کوردستان. وەسیەتی دکتۆر چی بوو دوای کە تۆ لەگەڵی بووی؟ چ وەسیەتێکی هەبوو؟ وەسیەتی دکتۆر زۆر ڕوون و ئاشکرا بوو. وەسیەتی دکتۆر ئەوە بوو کە ئەبێ یەک ڕیز بین، ئەبێ بەسەبر بین، ئەبێ شتی بچکۆلانە بەلاوە بنین و دائیمەن چاومان لە یەکپارچەی کوردستان و کوردستانی گەورە بێت. ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی ئاینی و خەڵکی کەرکووک و شار و شارۆچکە جیاجیەکانی هەرێمی کوردستان لە کاتی ناشتنی تەرمی دکتۆر نەجمەدین کەریم ئامادە بوون و غەمبار بوون و پەیامی جیاجیان هەبوو. ئەو حەقیقە لەسەرمانە ئەو هەڵوێستەی کە هەیبوو ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2017 بە حقیقەت چاوبەگریان لە کۆڵانەکان و لە سەنگەرەکان ئەوەی بیبینایە ئەیزانی پیاوە چی. خەڵکێکی زۆری لێ هەمومان خەمبارین، خەڵکێکی زۆر هاتووە بۆ ئێرە لە زۆربەی شارەکانی کوردستانەوە هاتوون، هەمویان خەمبارن و خەمباری خۆیان دەربڕی و بێزگەلەوەی کە دکتۆرێک بووە، بەڵام خزمەتێکی زۆر باشی بە کورد و کوردستان کردووە لە ناویشانە کەرکووک. دایمە باوەڕی بە سربەخۆیی کوردستان و یەکپارچەی کوردستان هەبوو، دایمە باوەڕیشی بەوە هەبووە کە کەرکووک بچێتەوە سەر خاکی پیرۆزی کوردستان. دکتۆر نەجمەدین کەریم لە ڕۆژی 30 مانگی 10 لە نەخۆشخانەیەکی واشنتۆن بەهۆی جەڵتەی مێشک لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد. شایانی باسە دکتۆر نەجمەدین کەریم لە ساڵی 1949 لە گەڕەکی شوریجەی شاری کەرکووک لەدایک بووە. بەکالیۆریوسی لە زانستی پزیشکی لە شاری مۆسڵ بەدەستهێناوە. لە ساڵی 1976 دەگاتە ئەمریکا و لە زانکۆی جۆرج واشنتۆن بڕوانەمەی دکتۆرای لە بواری نەشتەرگەری مێشک و دەمار بەدەستهێناوە. لە ساڵی 1988 کۆنگرەی نەتەوەی کورد لە ئەمریکا دامەزراند و لە ساڵی 2011 هەتا 2017 پارێزگاری شاری کەرکووک بوو. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، شارۆچکەی پیرمام.